بەڵێم بابەتە تەوەریگەرمی ژووری هەواڵی ئەمشەوە لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە گفتگۆ دەکەم بەڕێز دکتۆر محەممەد حارس مەطلەبی شرۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمە دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بۆ باسەکە بەوە بکەمەوە چێ سامانی گشتی عێراق بە فیرۆ دەدات؟ تحية لك أختي الكريمة. بەڵێ سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس من پێم وایە بە فیرۆدانی سامانی گشتی لە عێراق کۆمەڵێک لایەن یاخود دوو هۆکاری سەرەکی هەیە سەرباری بەشداری لایەنەکان بە لە هەموو شتێک هۆکاری یەکەم گەندەڵیە گەندەڵی شتێکی باو ئاشکرایە لە عێراقدا لە زۆربەی دام و دەستگاکان و لە زۆربەی لایەنەکان لەم سەر بە ئەوسەری عێراق ڕەگیدا کوتاوە لایەنی دوم پەیوەندی بە خراپی بەڕێوەبردنەوە هەیە کە ئەمەش پێوەستە بە شکستێنانی وەزیفیەوە لەبەرەوەی کاتێک ئەم لایەنە بەسەر گەندەڵیدا زاڵ دەبێت زیانی زۆرتری دەبێت لەبەر ئەوەی لە وەکو دەدامەزراندنی کراوە لە نەبوونی فەرمانبەری بەرەمهێنەر ئەمانە هەمویان هۆکارن بۆ بە هەدەردانی سامانی وڵات لە دام و دەستگاکاندا ئەمە بۆ خۆی زۆرێکە لە جۆرەکانی بە فیرۆدانی سامانی گشتیکە بەداخەوە نەک بە تەنیا حکوومەتی عێراقی بەڵکو لە زۆر لە حکوومەتەکانی ڕابردوو پەرلەمانێک لە دوایەکەکانی عێراق تێیدا بەشدار بوون من پێم وایە بابەتی بە فیرۆدانی سامانی گشتی هۆکاری هەرە گەورەی شکستی ڕژێمی سیاسیە لە عێراق لە بەدیهێنانی خۆشگوزارانی و بنیادنانی کۆمەلگای عێراقی و بەدیهێنانی ویستی خەڵک و وڵات لەبەر باشە دکتۆر هۆکاری شکستی سیستمی سیاسی لە عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتانە کە پرسی هەرە سەرەکی پەیوەندیدار بە بەرژەوەندی و ژیانی هاوڵاتیانی عێراقەوەی چییە؟ ئایا ئیرادەیەک نییە بۆ جێبەجێکردنی ئەم بابەتانە یا بربەست هەیە لە بەردەم ئەوەی کە عێراق بتوانێت سەروەری خۆی بسەپێنێت لەم حاڵەتەدا؟ بۆ ئەوەی بە فیرۆدانی سامانی گشتی بۆستێت پێویستمان بە چەند شتێکە بەر لە هەموو شتێک پێویستمان بە هەوڵی دەوڵەتی عێراقیە و پێویستمان بە جەماوەریشە لە هەمان کادا بیرمان نەچێت حکوومەتی عێراقیە خۆت ڕژێمی سیاسی بەگشتی لە عێراق سیستمێکی هەڵبژێردراوە لەلایەن گەلی عێراقەوە دەنگی پێدراوە میزاجی گشتی خەڵکی عێراقیش لەگەڵ دابشکردنی یەکسانی سامانەکان موچە پلەپۆست خەرجی دەوێت ئەم شتانە بە دادپەروەری بکرێن و لە چوارچێوێکی ڕێکخراودا بن بۆیە بەر لە هەموو شتێک دەبێت بیرکردنەوەی خەڵک و جەماوەریش لەم ڕۆ بگۆڕێ بە تایبەتی ئەوانەی بەشداری لە هەڵبژاردن دەکەن چونکە دەبێت ئەمانە نخبەیەکی سیاسی هەڵبژێرن کە بتوانن وڵات لە ڕووی ئابوووریەوە بەڕێوە بنووە کۆتایی بەگاڵتەجاری دامەزراندن و پشێوی بەکاربردن و خەرجی بهێنن و دەبێت چینێک هەڵبژێرن ڕوو لە کەرتی تایبەت بکەم بە شێوازێک بێت کە ببێتە هۆی کەمکردنەوەی خەرجی دەوڵەت لەلایەک و یارمەتی دەربێت لە هێنانی پارەی بیانی بە تایبەتی بۆ نێو عێراقەتە سامانی بیانی بۆ ئەوەی وڵات هەستێتەوە سەر پێیەکانی خۆی بۆیە ئەم بابەتە پێویستی بە فەرهەنگکردنە لە خەڵکو و لە سیاسەتدا بەوەی کۆتایی بەو ڕێبازە بهێنرێت کە لە ئەقڵێتی عێراقیدا لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دامەزراندن خەرجکردن و ئەم جۆرە بابەتانە ئەم جاپاراستنی کردی تایبەت و چالاکردنەوەی زیاتری دانانی یاسای سەرنجڕاکێش و پەلکێشکار بۆ بەرهێنانی بیانی ئەمە تاکە شتێکە کە ڕەنگە بێتە هۆکاری ئەوەی کە ئابووری عێراق باشتر بکرێت. دکتۆر ئەو پێتان وایە خەڵک و هەروەها هەڵبژاردننی خەڵک لە دانانی دەستەبژێر و نخبەی سیاسی بۆ بەڕێوەبردننی وڵات کاریگەری دەبێت لەسەرەوەی سیستمی سیاسی لە عێراق بگۆڕێت ئەم جۆرە کێشانە کۆتایی پێبێت ئایا حکوومەتەکانی پێشووتری عێراق ئەنجامی هەڵبژاردننی خەڵک نەبوونە؟ من پێم وایە بەدڵنیاییەوە کاریگەری دەبێتە هۆی ئەوەی کە گۆڕانکاری لە شێوەی حکوومەت و سیستمی سیاسی دروست ببێت لەبەر ئەوەی حکوومەتەیەک لە دوایەکەکان دروست بووە تاک و دەگاتە ئەم حکوومەتەی ئەوەی ئێستا کردوێتی بەدەستهێنانی ڕەزامەندی جەماوەرە لە ڕێگەی کردنەوەی دەرگەی دامەزراندن بیرمان نەچێت زیاتر لە 80,000 کەس لەم
خولەی هەڵبژاردن لەم خولەی پەرلەمان دامەزراوە بەڵام حکوومەتی داهاتوو بە هیچ شێوەیەک ناتوانێت هیچ کەسێکی دیکە دامەزرێنێت ناتوانێت موسەکانیان دەستەبەر بکات و ناتوانێت پابەندەکانی سەرشانی خۆی لە بەرامبەر پرۆژە سیاسیەکان جێبەجێ بکات کە لەم حکوومەتەدا پەسەند کراون کەواتە کەڵەکەبوونی خەڵکێکی زۆر بە تایبەتی ئەو گەنجانەی کە دامەزراندنیان دەست ناکەوێت و کاریشیان لە کەرتی تایبەت دەست ناکەوێت دەبێتە هۆکاری ئەوەی کە دوجار ئەمان بەریەک بکەون لەگەڵ سیستەمی سیاسی و ئەگەر هیچ نەبێت پانا بۆ هەڵبژاردنی کەسانێکی دیکە بن کە بتوانن ئەوان دابمەزرن یاخود بتوانن کاریان لە کەرتی تایبەت بۆ دەستەبەر بکەن دوجار حکوومەتی عێراق توانای ئەوەی نابێت چیتر خەڵک دابمەزرێنێت و ڕەزامەندی خەڵک لەمڕۆ بەدەست بێنێت بە هیچ شێوەیەک ناتوانێت کارێکی وا بکاتەوە ناشتوانێت ئەو موچانە دەستەبەر بکات لەبەر ئەوەی حکوومەت ڕوبەڕووی تووڕەیەکی زۆر گەورە دەبێتەوە بە تایبەتی لەلەن ئەو گەنجانەی کە نەتوانداوە دابمەزرێن کە ژمارەشان 6,000 کەسەکە ساڵان لە زانکۆکان دەردەچن ئەمە لەلایەک لەلایەکی دیکەش نەبوو نووی لاوازی ئابووری و کەمی توانای کڕینی فەرمانبەری ئێستا هەموو ئەمانە دەبنەوەی کەڵەکەبوونی تووڕەبوونی زیاتر بەرامبەر ڕژێمی سیاسی باشە دکتۆرەوەی کە بۆ خەڵک جێگەی پرسیارە بە تایبەتی و بودجە زەبەلاحەیە کە ساڵانە لە بودجێ گشتی عێراق خەرج دەکرێت بە تایبەتی ئەگەر بۆ نمونە باسی بودجێ بەرگری بکەین لە کاتێکدا خەڵک دەپرسن ئەگەر بارودۆخی ئەمنی عێراق ئەو هەموو بودجێ بۆ تەرخان دەکرێت ئەو هەموو حەشدی شعبی و هێزەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دادەمەزرێن کەواتە دۆخی ئەمنی عێراق بۆچی وایە ئەم هەموو پاسەوانە بندیوارە پێویستن کە لە کاتێکدا خزمەت ناکەن کێ ئەم دۆسیە گەندەڵیانە دەبێت یەکلا بکاتەوە دادگایە حکوومەتە یا لایەنێکی دیکەیە يعني بدرجة أقل بكثير بە پلەیەکی زۆر کەمتر لە بوونی بندیوارەکان بوونی فەرمانبەری بێبەرهەمە لە عێراقدا لەبەرەوەی عێراق وەسەلە لە ئەمریکا وەزیرێک دامەزرا کە وەزیری کارەماییە و ئێلۆن ماسکیان داناوە ئێلۆن ماسک هەزاران کەسی لە کارەکانی خۆی دوور خستۆتەوە بە پاساوی ئەوەی کە ئەمانە بەرهەمیان نییە بە هەمان شێوە حکوومەتی عێراقی دەتوانێت خەڵک ئاراستە بکات دەتوانێت فەرمانبەرانی خۆی لە نێو دامەزراوەکان ئاراستە بکات بە شێوازێک کە بەرهەمیان هەبێت لەبەر ئەوەی ئەو فەرمانبەرانەی کە با بڵێن بەرهەمیانیان دەبێت خانەنشین بکرێت یاخود دەبێت حکوومەت کارێکی دیکەیان بۆ بدۆزێتەوە ئەگەر بیوە کارە دروستەکە بکات وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد بابەتی بوونی بندیوارەکان گەلی عێراق پێی وایە ئەو هەموو بودجە زەبەلاحەی تەرخان دەکرێت لە ئاست ئەو واقعیان نییە کە هەیە لەبەر ئەوەی خزمەتگوزاری کەمە هۆکارەکەشی ئەوەیە کە سێ بەشی ئەو بودجەیە کە خەرج دەکرێت بۆ موچەیە و ئەو بەشەی ئەو چارەکەی کە دەشمێنێتەوە لە موزە کە دەبێت بۆ بودجە خەرج بکرێت بۆ موچە خەرج دەکرێت بەشێکی ئەو چارەکە بۆ کڕینی چەک و ئۆتۆمبیل و بنیادنانی باڵەخانە کە هاوڵاتی ئاسایی هیچ سوودێکی لێ نابینێت بۆیە قۆناغی تووڕەیی لوتکەی تووڕەیی کە گەلی عێراقی پێی دەگا زۆر نزیکە و لەبەر دەرگایە و ئەگەر بێت و بەو شێوازش بەردەوام بێت بە دڵنیاییەوە شۆڕشێکی وەکو شۆڕشی تیشرین دووبارە دەبێتەوە لە 2019-2020 ڕوویدا ئەگەری هەیە شتێکی لەو شێوەیە لە عێراق ڕووبدات و ئەمە سیناریۆ کراوەیە. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد حارس مەطلبی شرۆڤەکاری سیاسی سوپاس لە بەغداوە لەگەڵ مام.